کارەبای هەموو شارەکان وەکو یەکە یاخود جیاوازی هەیە بڕی کارەباکە گەر جیاوازی هەیە کارەکەی چییە؟ نا چۆنە؟ ئەمن لە هەولێرم ئەبێ دیفاع لە هەولێرکەم بەس حەقەڵێ دۆک لە سا 24 کارەبای بردووە هەولێر لە سا 42 بردووە گەرمیان و سلێمانی و ڕانیە و هەڵەبجەش لەولا 28 و لەولا 4 و تقریبا کەمتر لە سا 33 بردووە وەکو سەعاتیش سلێمانی ئەم زستانە هەمیشە کەمتری لە گەرمیان و لە دووەک و لە هەولێر بەرکەوتووە بە فەرقی 2 سەعات. هۆکارەکەی چییە؟ گوناحە وەڵای سلێمانی گوناحە بە قورعان سلێمانی وەکو گەسی لاتووە کاک حەکیم خنجەرێکیان کردووە بە زیکیان شیشێکیان ناوەڕاستیە کردووە بە زیکیان لە پێشەوە ئاگری هەیە لە دوای شوەیەکێ بە چەقۆیەکەوە وەساوە لەولا کارەباکەمە شتێکی تری سلێمانی بەوازکەم حکوومەت هێرێمی کوردستان 1 ملیۆن لتر بەنزینیە هەموو ڕۆژێ 1 ساڵە من هاوارەکەم 1 لتر نادرێ بە سلێمانی بەس غازەکەی سلێمانی بە عەدالەت بەسەر هەموو کوردستانە دابەشەکەی هیچ ئینی نییە لەولا شەوە بڕۆ هەرچی پرۆژەی سلێمانیە وەساوە دەرمان نییە زبڵ کۆ ناکرێتەوە کەچی لە شوێنەکە ئاینتر و لە هەموو لایەک شوە ئابلۆقەی لێدراوە وەکو گەسی لێکراوە باشە لەسەر داگیرکاریش بەڵێ لەسەر داگیرکاریش ئەمڕۆ ئەیشت کرده بوو چییە ئەگەر بە کورتی بێ سوپاس دەکەم لە سلێمانی جاتی سماکە حەکیم کورتی چی شتیسی هینە وەڵاوە بڕۆ زەوی مەسلەحەکەیە گەراجی مەسلەحەکەیە لەگەڵ 18 پارچە زەوی تر ئەمە کاتی خۆی 2003 لە دەرەوەی یاسای فرۆشتن و بەکرێدانی مڵک و ماڵی حکوومەت و دەوڵەت درابوو بە ژمارەیە کۆمپانیا لە 2011 سەرۆکی حکوومەت ئەم قەرارەی هەڵوەشاندەوە کەچی ئەمان ئیش بە هەڵوەشانەوەکە ناکەن لەسەر ئەو بنەما مامەڵە و کڕین و فرۆشتن و چیوچیان بە هەموو ئەو زەویانەوە کردووە